السلام عليكم. من بڕیار عتام خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی دەرمانسازی. منیش محەممەد جعفەر خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی پزیشکی دان. ئەرک و ئامانجی ئێمە بریتە لە دۆزینەوەی کێشە و بۆشایی لە بوارەکاتی موزانستیەکانە و چارەسەرکردنیان لە ڕێگەی کارکردن بە شێوەی تیمەوە. لە پرۆژێ ئەم جارەماندا لەپای هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر خوێندکارانی کۆلێژی خۆمان و خوێندکارانی قۆناغی یەکەمی کۆلێژە پزیشکیەکان بڕیارماندا بە ئەنجامدانی کۆمەڵێک ڤیدیۆ بۆیان. کە لەم ڤیدیۆیانەدا باسی هەرێکە لە داهاتوو ناساندنی کۆلێجەکان، سیستەمی خوێندن، وانەکان و شێوازی خوێندن، ژینگەی زانکۆ و کۆمەڵێک بابەتی تر لەلایەن ستافێکی هەڵبژێردراوە دەکرێت کە هەرێکیان خوێندکاری زیرەک و لایەتووی کۆلێجەکانی خۆیانن. ئینشاءڵڵا دەبێتە سەرەتا و بنچینە و ڕێبەرێکی باش بۆ خوێندکارانی کە ئەمساڵ لە کۆلێژە پزیشکیەکان وەرگیراون، هەروەها بۆ خوێندکارانی کە لە داهاتووە لە کۆلێژە پزیشکیەکان وەردەگرین ئینشاءڵڵا. ئێستاش دەچینە لای هاوڕێیانمان لە کۆلێژی دەرمانسازی بۆ خستنە ڕووی بابەتەکانیان. سڵاوتان لەبێت من باوەڕم دەمەوێت بەشەیەکی گشتی باز لە خوێندنی 5 ساڵی کۆلێژ دەرمانسازی بکەم با بەیەکەوە لە 5 خاڵا کورتی بکەینەوە. خاڵێکەمەوەی ئایا لە ڕووی زانستیەوە دەرمان چیە، کیمیکال ستراکچەر یێرمان چۆنە، چۆن سوودی لێ ببینین و هەروەها چۆن سوود لە سیفەتە کیمیایی و فیزیایەکانی دەرمان ببین بۆی بە شێوەیەکی دروست بیدەین بە نەخۆش. خاڵی دووەم ئەوەیە کە ئایا چۆن دۆزج فۆرمە جیاوازەکان دروست دەکرێن و هەروەها چۆن سوودیان لێ بین بۆی پێی حاڵەکان بیگونجێنین وەکو مەڵحەم و تابلێت و کرێم و قەترە و ئامانە. خاڵی سێم ئەوەی ئێمە بەهۆی تەکنۆلۆژیەوە چۆن توانیمانە سوود لە سروش ببینین لە ئاژەڵ، لە درەخت، لە ڕۆکەکان، چۆن توانیمانە دەرمانەکانیان لێ وەربگرینەوە دواتر چۆن لەلا بە ئەم دەرمانەمان دروست کردوێتەوە. خاڵی چوارەمەوەی ئێمە ئێستا گرنگی بە کۆمیونیکیشن سکیل دەین، چۆن بتوانین لەگەڵ نەخۆش مامەڵەیەکی تەندروستمان هەبێت، چۆن بتوانین وا لە نەخۆش بکەین کە هەنێجار ڕازی نابێت بە هەنێشت تۆ بتوانین شتەکەی بۆ ڕوونکەیتەوە و تێبگەین کە ئەم دەرمانە بەم شوەیە سوودی هەیە. خاڵی پێنجەم و کۆتایی ئەوەیە کە دەرمانەکان چۆن ئیش دەکەن، چۆن لە ناو جسمانە ئەمێنێتەوە، زیانە لاوەکیەکانیان چییە، هەموومان توانین سوود لێ ببین بۆ ئەوەی تەندروستێکی باش لە کۆمەڵگایە بچەسپێنین. و هەروەها ئێمە دەتوانین لە ڕووی ئیشەوە بتوانین هەم لە کوردستان هەم لە دەرەوەی وڵاتیش بتوانین لە چەندین بوارە ئیش بکەین. یەکێک لە بوارەکان ئەوەیە کە ئێستا کۆمیونیتی فارماسیە هەر بەشەیەکی ئاسایی دەرمانخانەکان ئیش بکەین، یاخود لە کارەکانی دروستکردنی دەرمان وەکو لە کوردستان و عێراق هەمانە بۆ منە پایۆنێر و ئامێدیگە کە لە هەولێر و سلێمانی هەمانە. وەروەها چەندین بواری تر وەکو ڕیسێرچی دەرمان، دۆزینەوەی دەرمانی تازە، دۆزج فۆرمی جیاواز، وەروەها چەندین بواری تر کە لە دەرەوەی وڵات بەردەستە. سیستەمی خوێندن لە کۆلێژ دەرمانسازیدا وەک زۆربەی زانکۆکانی دیکەی کوردستان لەسەر سیستەمی بۆلۆنیا پرۆسس دەڕات کە لە ماوەی خوێندندا خوێندکار چەند STS کۆ دەکاتەوە کە لە داهاتوودا دەتوانێت دووبارە بخوێنێتەوە لەو زانکۆیانەی کە بە هەمان شێوە سیستەمی خوێندنیان بۆلۆنیایە. لەم سیستەمەدا خوێندن دابش دەبێت بۆ چەند لقێک. یەکەم ئامادەبوونی ڕۆژانەی خوێندکار، هەروەها کویز و ڕپۆرتی هەفتانە، میدترم ئێگزام کە تاقیکردنەوەی نیوەی ساڵە و هەروەها وانە پراکتیکیەکان و هەروەها تاقیکردنەوەی کۆتایی ساڵ کە فاینەڵ ئێگزامە و لە کۆتایی ساڵدا دەکرێت لە هەموو ئەوانانەی کە خوێندراوە. لەم سیستەمەدا ساڵانە وانەکان قورستر دەبێت کە بە شێوەیەکی باش و سەرکەوتوانە خوێندکار ئامادە دەکات بۆ ئەوەی لە قۆناغەکانی داهاتووی ژیانیاندا بۆ کارکردن و یاخود بۆ دووبارە خوێندنەوە سوودی لێ ببینن. وانەکانی سێمیستەریەکان بە شێوەیەکی گشتی ئەبن بە بنشینەیەکی باش بۆ تێگەیشتن لە وانەکانی سێمیستەری دووەم و هەروەها قۆناغەکانی داهاتووی خوێندنیش. کە یەکەم و گرنگترین بابەتیش بریتە لە ئەناڵایتیکال کێمیستری کە ئەم بابەتە بە شێوەی تیۆری و هەروەها پراکتیکی ئەخوێندرێت. لە بەشە تیۆریەکە خوێندکار ئاشنا ئەکرێ بە مادە کیمیاییەکان و هەروەها گرنگێکی زیاترش ئەدرێ بە سۆلوشن، ئەوێش بە دۆزینەوەی خەستیەکانیان pH و pOH و هەروەها زانینی بەهێزی و لاوازیان. و لە بەشە پراکتیکەکەشیە خوێندکار فێر ئەکرێ کە چۆن بە شێوەیەکی سەلامەت مامەڵە بکات لەگەڵ مادە کیمیاییەکان و هەروەها ئەو کەلوپەلانەی کە ناو تاقیگە کیمیاییەکانە بەکار ئەهێنرێن. وانەیەکی تر کە بریتە لە هیومن بایۆلۆجی، ئەم بابەتە بە تیۆری و پراکتیکەکەیەوە سەرەتایەک ئەیە بە خوێندکار دەربارەی وانەی زیندەزانی و گرنگترین بەشش لە پراکتیکەکە بریتە لە فێربوونی بەشەکانی مایکرۆسکۆپ و هەروەها چۆنێتی بەکارهێنانیان. و مێدیکال تەرمینۆلۆجی بریتە لە خوێندنی ئەو زاراوانەی کە لە پیشە پزیشکیەکانە بەکار ئەهێنرێت. و ئینگلیش لانگوێج کە ئەم بابەتە تایە خوێندکار ئەتوانێت لیسنینگ و هەروەها سپیکینگی خۆی لە زمانی ئینگلیزیە تیا زیاتر بەرەو پێشەوە بەرە. بابەتێکی تر کە بریتە لە کۆمپیوتەر سکیلز
ئەم بابەتە زیاتر باس لە بەشە سەرەکیەکانی کۆمپیوتەرەکە لە تیۆریەکەیە و لە پراکتیکەکەشیە خوێندکار فێری بەکارهێنانی بەرنامەکانی مایکرۆسۆفت، ئێکزڵ، وەرد و هەروەها پاوەرپۆینت ئەبێ. کوردۆلۆجی کە ئەم بابەتە تایە باس لە مێژوو و هەروەها کولتوری کورد و کۆمەڵی بابەتی تر کە پەیوەندی بە کوردەوە هەیە ئەکرێت. کۆتە بابەتیش کە بریتیە لە University Work Environment، ئەم بابەتە هەروەکو لە ناوەکەیە بەدەرەکەوێت. خوێندکار ئاشنا ئەکە بە ژیانی ناو زانکۆ و چۆنێتی مامەڵەکردن تایە و چۆنێتی کارکردن بە گروپ و ئەم بابەتە تاقیکردنەوەکانی میدترم و فاینەڵی تیان ناکرێت، بەڵکو دەرەجەکە ئەخرێتە سەر ئەتەندەنس واتە ئامادەبوون لە کلاسە، ئاکتیڤیتی و هەروەها سیمینارەکان. سڵاو، ئەو دەرزانێک کە لە قۆناغی یەکەمە لە سمستەر دووە یاخواڵن لە وەرزی دووەمە دەخوێنرێت دەکرێت بە 6 دەرزەوە کە ئەو 6 دەرزە چوارێن ئیمتیحانی فاینەڵ یاخود باڵێن ئیمتیحانی نیوەی ساڵ یاخود با بڵێن ئیمتیحانی 20 کە بە زمانی خۆمان زیاترەوەی پێ دەوتێ ئەو شتانەی هەیە. یەکێک لەو دەرزانە پێوتری ئۆرگانیکی میسری. ئۆرگانیکی میسری چیە؟ ئۆرگانیکی میسری بە شێوازێکی گشتی لەو مادانە دەکۆڵێتەوە کە با بڵێن مادەی کاربۆنیان تێدایە. ئایا ئەم وانەیە بۆچی بەسوودە؟ بۆچی قۆناغێکی دیکە بەسوودە؟ یەکێک لەو وانانە کە لە قۆناغەکانی دیکەی کۆلێژی دەرمانسەری دەخوێنێت وەکو فارماکۆگنۆسی یاخود باڵێن بایۆکیمیستری یاخود باڵێن میدیسان کیمیستری پێویستە بنچینێکی باش دەبێت لە ئۆرگانیکی میسری. ئایا چۆن ئێمە سوود لە وانەی ئۆرگانیکی میسری دەبینین لە ساڵانی داهاتوو یان با بڵێن دوای تەخەڕوج بۆ ئەوەی بە شێوازێکی باش بە شێوازێکی زانستیانە تێبگەین لەوەی کە ئایا مادەکان مادە کیمیایەکان چۆن لەگەڵ بەشەکانی جسمان کارێکن ئەبێت ئێمە بنچینێکی زۆر باشمانە بێت لەوانەی ئۆرگانیکی میسری. یەکێ لەو دەرزانە بریتیە لە چی؟ بریتیە لە فارماسیوتیکال ئۆریەنتیشن. فارماسیوتیکال ئۆریەنتیشن چییە؟ بریتیە لەو وانەیە کە تێیدا خوێندکار فێری ئەوە دەکات بە شێوازێکی زانستیانە حسابات بۆ دەرمان بکات بە دۆزێکی دیاریکراوە بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە منداڵ یاخود بە تەمەنن، چونکە کاریگەری دەرمانەکان لەسەر ئەوان لەسەر ئۆرگانەکانی ئەوان جیاوازە. فارماسیوتیکال ئایا بۆ چوانەیەکی دیکە بە سوودە کە لە قۆناغی دیکە دەرمانسەردا دەخوێنێت. یەکێ لەو وانانە کە پێوترێت کۆمپاوندینگ کە حساباتکردن و کاڵکوڵیشنکردن بۆ دەرمانە چۆن مادەکان تێکەڵکەین بۆ ئەوەی دەرمانێکی یان بڵێن زانستیان و دەرمانێکی ئیفێکتیڤ بەرهەم بێنین. ئایا ئەم وانەیە بۆچی بە سوودە لە داهاتوودا؟ ئەو کەسانی کە تەخەڕوج دەکەن لە دوای خوێندن لە هەر پێنج ساڵی دەرمانسازی بۆ ئەوەی ئەو کەسانی کە لە دەرمانخانەکان یاخود با بڵێن نەخۆشخانەکان یاخود لە کارگەکان کارەکەن پێویستە زۆر باش شەمانە تێبن. یەکێک لە وانەکەی دیکە بریتە لە چی؟ بریتە لە هیومن جێنێتیک. هیومن جێنێتیک بریتیە لەو وانەی کە تێیدا دێقۆڵینەوە یا با بڵێن خوێندن لەسەر دیەنەی دەکات، خوێندنەوە لەسەر ئەوە دەکات کەچون سیفەتەکان لە باوانەوە بۆ وەچەکان دەگوازرێنەوە. ئەمەش تا ڕادەیەکی باش پەیوەندی بە قۆناغی 12 هەیە و خوێندکار کە تازە دێتە کۆلێژی دەرمانسازی تا ڕادێکی باش پێشینەیەکی هەیە. ئەم وانەیە بۆ وانەی وەکو فارماکۆلۆجی یاخود با بڵێن وەکو فیسیۆلۆجی هیستۆلۆجی زۆر بەسوودە کە لە قۆناغەکانی دیکەی خوێندا دەخوێنرێت. هەروە وانەی ئینگلیزیمان هەیە. وانەی ئینگلیزی یەکێکە لەو وانە کە تێیدا خوێندکار فێری ئەوە دەکات چۆن بە شێوازێکی زانستیانە بە شێوازێکی ئەکادیمی راپۆرت و سیمینار و نووسراوی خۆی هەبێ ئارتیکڵی خۆی بتوانێت بنووسێ بە شێوازێکی زانستیانم. و ئەم وانەیە زیاتر چۆنە؟ ئەم وانەیە زیاتر پشت دەبەسێت بە خودی خوێندکارەکە خۆ، یعنی خوێندکارەکە تا چەندێک لە زمانی ئینگلیزی تا باشترە. دووانەکەی دیکە کە پێوترێت University Environment Work یاخود با بڵێن وانەیەکی دیکە ئەویش پێوترێت Physical Education. ئەم دوانە نە ئیمتیحانی میترمیان هەیە نە ئیمتیحاناتی سەری ساڵ و نیوەی ساڵ و کوزۆن شانیان هەیە، بەڵام پێویستە خوێندکار خۆی چی کات؟ خۆی لە ڕۆژانە هەوڵدات کە دەرەجەی پێویست کاتەوە بۆ دەرچوون و ئەو هۆمۆرکانی ئەو شتانی کە دکتۆرەکە پێدات بۆی حازرکە پێویستە ئەوان هەمووی ئەنجامدا. Physical Education بە شێوازێکی گشتی زانیاری جەستەی دەربارەی کەسەکان ئەدات، یعنی بۆ نمونە شێوازی ڕاضەکردن، شێوازی وەرزشکردن، ئەم جۆرە شتانەیە. و ئەو بابەتانێک کە لەمە هەیە وەکو کۆکردنەوەی دەرەجە زیاتر وەکو گەشتی زانستیە یاخود با بڵێن گەشتی جەستەیە وەکو ڕۆشتن بۆ شوێنێک وەکو پارکینگکردنێک ئەم جۆرانە دەکرێتەوە. و هەروەوانەکەی دیکە کە بریتیە لە University Environment Work ئەمەوانێکی زۆر گرنگە بۆ خوێندکارانی کە تازە دێنە کۆلێژ یان با بڵێن تازە دێنە پەیمانگاکان بۆ ئەوەی لە ژینگەی زانکۆ لە کۆمەڵگەی زانکۆ شێوازی تەعاملکردن لەگەڵ دکتۆرەکان، شێوازی تەعاملکردن لەگەڵ ڕەگەزی بەرامبەر و زۆرشی دیکە فێر ئەبن. بە شێوەیەکی گشتی بۆ گەشت قۆناغەکان لە کۆلێژ دەرمانسازیدا 6 ڕۆژوانە خوێندن هەیە. لە هەر ڕۆژێکدا 3 سەعاتوانەی تیۆری و 3 سەعاتوانەی پراکتیکی دەخوێنرێت. لەوانە تیۆریەکاندا پێویستە خوێندکار تەرکیز بکاتە سەر دکتۆرەکەی و هەروەها ئاگاداری شێوازی دەرشەڕێکردنی دکتۆرەکەی بێت بۆ ئەوەی بتوانێت لە کاتی خوێندن بۆ ئیمتیحاناتدا زاڵ بێت بەسەر وانەکاندا. و هەروەها لەوانە پراکتیکەکاندا پێویستە خوێندکار ئاگاداری دکتۆرەکان بێ و هەروەها پابەند بێ بۆ شتانەی کە دەیپارێزێت لە هەر ڕووداوێکی نەخوازراوە، بۆ نمونە لاپکۆت، چاویلکەی پارێزەر و هەروەها دەمامک و دەستگەش.
سەرتا بە خێرهاتنی خوێندکارانی قۆناغی یەکەم ئەکەم هەروەها پیرۆزبایان لێ یەکەم بۆ ئەم دەستکەوتە گەورەیە. ئێمە کاتێک کابین بە خوێندکار لە کۆلێژێکی پزیشکی ئەبێت چاوەڕێی زۆرترین خوێندن و ماندوێتی و بەرپرسیارەتی بکەین کە لەسەر شانمانە بێت بۆ کۆنتترۆلکردنی هەموو ئەم خوێندن و ئەم بابەتە زۆرانی کە لەسەرمانە چەند تەکنیک و چەند ڕێگەیەک هەیە کە ئێمە بتوانین بەڕێیان بکەین و بتوانین تەطبیقی بکەین بۆ ئەوەی هەموو قۆناغەکانی تری ئەم کۆلێژە بەسەرکەوتووی ببڕین. لە گرنگترین تەکنیکەکانمان خاڵی یەکەم کە زۆر گرنگە خوێندنی ڕۆژانەیە. ئێمە ڕەنگە بە بەراورد بە خوێندنی ئامادەیی ئەرکێکی زۆر زیاترمان لەسەر بێ و کاتێکی زۆر کەمترمان هەبێ بۆ ئەمەش ئێمە ئەوەی کە مهمە بتوانین بیکەین ئەوەیە کە نەهێڵین ئەو خوێندنە زۆرە لەسەرمان کەڵەکە بێت ڕۆژانە بتوانین مراجعە و پێداچوونەوە بۆ ئەو بابەتانە بکەین کە ئەیخوێنین هەروەها بتوانین محاضڕەی داهاتوو ئامادە بکەین. ڕەنگە ئەرکەکان لە ئێستەیە کە لە مەرحەلەیەکان زۆر نەبێ بەڵام لە مەرحەلەکانی داهاتووە زیاتر ئەوێ بۆیە پێویستە لە ئێستەوە فێری ئەو تەکنیکە بین کە پێداچوونە بۆ بابەتەکان بکەین و دەرسی داهاتوو حازرکەین بۆ ئەوەی کا بەرچاوڕوونیەکی باشمان هەوێ لە هەموو دەرسەکانە. تەکنیکی دووەممان بەکارهێنانی کتێب و ڤیدیۆیە. ئێمە ئەزانین کە بۆ هیچ شتێک یەک ڕێگەمان نیە بۆ تێگەیشتن بۆیە ئەتوانین لە ڕێگەی ئەو کتێبانی کە دکتۆرەکان بۆمانە نێرن یان هەر کتێبێکی تری سایتەکان بێت وەکو ڕفرەنس بەکاری بێنین و لە بابەتەکان تێبگین. هەروەها ڤیدیۆکانی یوتیوب کە زۆربەی نزیکی لە سای 80 بۆ 90 بابەتەکانمانی تێ دەتوانین ئیسپادیان لێ بکەین. سڵای خۆی گەورەتان لێبێت سەرەتامەیە پیرۆزبایی وەرگیرانتان لە کۆلێژی دەرمانسازی لێ بکەم و بە خێرهاتنی قۆناغێکی نوێی ژیانتان بکەم لەوێ چەند تەکنیکێک لە تەکنیکەکانی خوێندن لە کۆلێژی دەرمانسازی باس بکەم. بێگومان قۆناغی یەکەم لەچاو قۆناغەکانی ترە زۆر قورزنی و ئەرکی سەرشان و واجباتەکانی کەمترە بەڵام باشترین کاتە بۆی بتوانانی تەکنیکی تێبێت بە کۆششکردنی خۆت بدۆزیتەوە و سوودی لێ وەربگری لە ساڵەکانی دواترە. گەورەترین کێشەی خوێندکاران لە کۆلێژ و بەتایبەتی لە کۆلێژی دەرمانسازی زمانی ئینگلیزیە کە لە سەرەتای لاوانەیە هەست بە بێزاری و تێنەگەیشتن پێی بەڵام دواتر وردە لەگەڵ زاراوەکان ڕایز. هەروەها زۆر پێویستە گرنگی بە فێربوونی زمانی ئینگلیزی بێ بەتایبەتی لە هاوینەکانی قۆناغی یەک و دوو. هەوڵ بدەم شوێکی ڕێک و پێک و گونجاو لەگەڵ خۆتان هەبێت و تەکنیکی تایبەتی سعیکردنی خۆتان هەبێت چونکە تەکنیکی کۆششکردن یەکێکەوە بۆ یەکێ جیاوازە و پەیوەندیدارە بە توانای کەسەکانەوە. پیرۆزبایی لە خوێندکارانی قۆناغی یەکەکەم بۆ وەرگرتنیان لە کۆلێژی دەرمانسازی. کۆلێژی دەرمانسازی جیاوازە لە خوێندنی قوتابخانە لە هەنێ لایەنەوە. بۆ نمونە لە خوێندنگا وانەکان بە شێوەیەکی فیکس بوو لە ساعات 8ەوە بۆ نمونە دەست پێکرد تا کاتێکی دیاریکرا و هەموو وانەکان دەخن. بەڵام لە زانکۆ وانە هەنێ ڕۆژ وانەکان زووتر تاواکەی بەپێی ئەوەی کە دکتۆرەکە چەندی پێچێ هەنێ ڕۆژ درەنگتری تێ زانکۆ ئیتر بەپێی ڕۆژەکانە بەڵام لەگەڵ ئیشا جەدۆلێکی هەیە کاتوانین لە ڕێگەی ئەو جەدۆلێ بزانین لەو ڕۆژە چ وانەیەک ئەخوێنین. هەروەها وانەکان کە تیۆری و پراکتیکیان هەیە لە پراکتیکا خوێندکار ئەتوانێت بچێتە چەند سەب گروپێکی کەمەوانە لەگەڵ هاوڕەکانیان بۆیە زۆر گرنگە کە ئەو هاوڕێیە هەڵبژێری کە باشترینە بۆت بۆ ئەوەی کەویانەکان بۆ ئاسان بێت و لە کاتی ڕیپۆرت نووسینە یارمەتیت بە. جیاوازیەکی تر لە نێوان خوێندنی قوتابخانە و خوێندنی کۆلێژە ئەوەیە لە خوێندنی قوتابخانە خوێندکار بە شێوەی کتێب وانەکانی وەرەگرت و تا کۆتایی خوێندن لەسەر ئەو کتێبە ئاڕۆشت. بەڵام لە زانکۆ لە ڕێگەی ئەپلیکیشنی گلۆگل کلاسڕوومەوە خوێندکار ئەتوانێت جۆینی کلاسەکان بکە و دکتۆری ئەوانەیە وانەکان لە ڕێگەی هەمان ئەپلیکیشنەوە دائەنێ و خوێندکار هەموو هەفتەیە ئەتوانێت جۆینی ئەو وانەیە بکات و ئاگاداری وانەکان بێ و هەروەها چارەکان و هۆموەرکەکانیش لە هەمان ئاپەوە ئەتواندرێت ڕادەستی دکتۆرەکە بکرێت. ژیانی ئەکادیمیتان پیرۆزێت و خێرم بۆ ئەم گەشتە نوێ. قۆناغێکی زانکۆ قۆناغێکی بنچینەی و کاریگەری لەسەر تەواوی ژیانی زانستی و ئەکادیمیتان دەبێت و ژینگیەکی تەواو جیاوازی هەیە وەک لە ژینگی ئامادەی کە ماوەی ساڵانێکە تیرە خەریکی خوێندنیت. هەر بۆیە پێویستە لەسەرت کە بە شێوەیەکی خێرا خۆت لەگەڵ ئەم ژینگە نوێیەدا بگونجێنیت و ئەگەر ئەمە نەکەیت کاریگەری نێگەتیڤی لەسەر ئەو گەشتە دوور و درێژە دەبێت کە لە بەردەمتداهەیە و تیدا دوا دەکەویت. بە شێوەیە گشتی خوێندن لە ئامادەییدا بەو شێوەیە کە زۆربەی ئەرکەکە لەسەر مامۆستاکەدا منهەجێکی پوخت و دیاریکراوی لە بەردەستدایە و بۆ تۆی پێشکەشی تۆی دەکات و تۆ تەنها وەری دەگەیت. بەڵام لە زانکۆدا ئەمە بوونی نییە. دکتۆرەکان بۆ هەر بابەتێک جیهانێکی تەواو کراوە لە بەردەمتدا دەکەنەوە لەسەر تۆ پێویستە کە خۆت بەدوای وردەکاریدا بڕۆیت. و باش بزانم کە زانکۆ جێگەی ئیسراحەتی پۆلی 12 نییە. لەوانەیە زۆر بەمان ئەو قسەیەمان بۆ کرابێت پێش هاتنە زانکۆمان کە چوویتە زانکۆ ئیتر خوێندن پێویست نییە. ئەم مەفهومە لە لای خۆت ڕاستکەرەوە و هیچ ڕاستی گوێیتیان نییە. لەوانەیە بتوانیت لە قۆناغیەکە تا ڕادێک بە شێوەیەکی ئیسراحەت قۆناغیەک بڕێت. بەڵام ئەمە لە قۆناغەکانی تر بەی شێوە ناچێتە سەر ئەزمون کراوە ئێمەش خەریکە حالیان ئەزمونیەکەین.
دوای پیرۆزباییم لە خوێندکارانی تازە وەرگیرا و لەم کۆلێژەدا من وەکو خوێندکارێکی دەرمانسازی پەیامم بۆ ئێوە ئەوەیە. ئەگەر هاتن بۆ ئێرە خەون و ئارەزوتان بووە، هیوادارم ئەم خەون و ئارەزوەتان بکەن بە پاڵنەر و هاندەرێک بۆ ئەوەی ببن بە دەرمانسازێکی سەرکەوتوو لە داهاتوودا. ئەگەریش ئامانستان ئەم کۆلێژە نەبووە، ئەوە بەر لەوەی درەنگ ببێت بڕوا بە خۆتان دروست بکەن کە ئەم کۆلێژە خێری ئیلاهی و ڕۆشنایی داهاتووتانی تێدایە و بیکەن بە ڕێگەیەکی کراوە بۆ دەستکەوتنی زانست و زانیاری و بەرەو پێشچوون. لەبەرەوەی دەرمانسازی یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانی ناوکەرتی تەندروستی و بوون بە پزیشکی دەرمانساز بەرپرسیاری سەرەکیە بەرامبەر بە هەموو پرسە پەیوەندیدارەکان بە دەرمانەوە. بێگومان خوێندن لەم کۆلێژەدا هەستیار و بەبەهایە و پێویستی بە هەوڵ و ماندووبوون و تێکۆشانێکی زۆر هەیە. هەر بۆیە لە میانەی خوێندن و فێربوون لەم کۆلێژەدا خوێندکار دەکرێت ڕوبەڕووی چەندین هەستی وەکو قەلەقی و ترس و سترێس ببێتەوە کە ئەمەش پێشهاتێکی ئاساییە و گرنگ ئەوەیە کە ئەم ترسە بکرێت بە سەرچاوەیەکی سەرەکی بۆ تێکۆشانی زیاتر و باشترکردنی یاسی زانستی. وڕێنمایی من بۆ خوێندکارە ئەزیزەکانی مەرحەلەیەک بریتە لەوەی کە هەوڵ بن زیاتر زمانی ئینگلیزیەکەتان بەرەو پێشەوە بەرن، چ لە ڕووی گفتوگۆکردنی ڕۆژانەوە بەیاخود مێدیکال تێرمەکان، و دووەم خاڵیش بریتە لەوەی کە هەوڵ بن ئەو پرسیارانەی کە لە مێشکتانە دروستە بێ، چ دەربارەی فارماسی بێ بەگشتی یاخود هەرێکێک لە دەرسەکان ئەتوانن پرسیار بکەن لە دکتۆرەکان یاخود ئەو خوێندکارانی کە لە پێش خۆتانان لە قۆناغەکانی داهاتوون. ئامۆژگاریم بۆ خوێندکارانی بەڕێزی تازەوەرگرە ئەوەیە کە لە دووشتا زۆر تەرکیزیانە بێ. یەکەم هەروانەیە کە دەیخوێنن بزان بۆچی دەیخوێنن و لەبەرچی دەیخوێن و چۆن لە داهاتوودا سوود لە موانەیە ببینن بۆی لە بواری عملیە بەکاری بێن. حاڵی دووەمیش ئەوەیە کە ئەو لەوێت بۆ شتەکان دابنێن، یعنی هەر نەک سعی واتە هەر سعی بکەن بەڵکو بە پێی مەجال سعی خۆیان بکەن، ئیسراحەتی خۆیان وەرگن، پشین خۆیان وەرگن، چونە دەرەوەی خۆیان وەرگرن. و گرنگترین شت کە لە زانکۆیە ئەوەیە ئەوتیش مەبەستم ئەو لەوێتەکە بوو، خاڵی یەکەم دایمە لە شتەکاندا دابنێن. یعنی ئێمە لە هەموو شتێکدا ژمارە 1 2 3 4مان هەیە، هەمیشە ئەو شتێک کە زۆر گرنگە لەسەر خودی کەسەکە ئەبێ هەمیشە لە ژمارە 1دا دابنێ. وەکو چی بۆ منە؟ وەکو خوێندن، وەکو دەرز و دەور، ئەو شتانە چکم خاڵی یەکەم لە هاتنی خوێندکار بۆ زانکۆ بریتە لە خوێندن بە دەرەجەی یەکەم، اینجا دوای و ئەگاتە پلەکانی دیکە. ئامۆژگاری من بۆیەوە ئەوەیە لەپاڵ لایانی زانستیدا لایانی کۆمەڵایەتی و مامەڵەکردن لەگەڵ خەڵکیدا پەرە پێ بدەن، چونکە بۆ خۆمان دەزانین تەنها پزیشکی دەرمانساز لە داهاتوودا پەیوەندیکی ڕاستەخۆی هەیە لەگەڵ نەخۆشدا. و هەروەها لە کۆتاییدا دەڵێم ژیان پڕێتی بەرز و نزمی، سەرکەوتوو ئەو کەسەیە کە بتوانێت زاڵت بەسەر بەرز و نزمەکاندا. ئامۆژگاری من بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم ئەوەیە کە ئەم چەند ساڵی زانکۆ لە بەردەمیانە بەنرخی بزان و کاتەکانیان هەوڵبن لە شتی بە سوود و زانستی و بەرەو پێشبردننی خۆیان و شارەزابوونی زیاتری خۆیان لە بارەکەی خۆیانە بەسەر بەرن و هەروەها ئەو بزانن کە ئەم چەند ساڵی لە بەردەممانە ڕەنگە یەکێک بە لە گەورەترین دەرفەتەکانی ژیانمان بۆ ئەوەی زۆرترین خەڵک بناسین، بەرکەوتنمان هەبێ لەگەڵ زۆرترین خەڵکە و زائیدەن ئیشی داهاتووی خۆمان دیاری بکەین. لە کۆتایە ئەڵێم ئامۆژگاری من بۆ خوێندکارانی قۆناغی یەک ئەوەیە کە خۆیان بەراوردنەکەن بە خوێندکارەکانی تر، تەنها گرنگی بۆوەدەن کە خۆیان باشتر بکەن و لە ڕووی زانستیەوە لە ڕووی کەسایەتی خۆشیانەوانێ باشتر و باشتر بن بۆ ئەوەی لە کۆتاییە لە دوای 5 ساڵ خوێندن ببن بە دەرمانسازێکی سەرکەوتوو. لە زانکۆدا ئاگداری پەیوەندی کۆمەڵایەتیەکان بێت، هەوڵ بدە تا ڕادەیەک هەموو هاوقۆناغەکانت بە شێوەی گشتی بناسیت، بەڵام ئاگاداریەوە بە تێکەڵیکی ئەەکەیت و لەکێ نزیکە بیتەوە، چونکە بە شێوەی گشتی مرۆڤ ڕنگدانەوەی 4 بۆ 5 کەسی دەوروبەرێتی کە زۆر نزیکە لەیانەوە. تۆ لە ئێستادا بەشێکی زۆری ڕۆژەکەت لە زانکۆدا بەڕێ دەکەیت و ئەمەش تەنها بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە، بەڵکو بۆ ماوەی 5 ساڵ بەردەوام دەوێت. بۆیە دڵنیا بە 5 ساڵی داهاتوو تۆ کۆکراوی ئەو 4 کەسابی کە لە ئێستادا بە شێوەیەکی زۆر تەعاملیان لەگەڵ دەکەیت و بە ڕێستەکان لەگەڵیان دەبیت و سیان لەگەڵ دەگەیت. ئەو قسانەی کە ئێستا خەریکین دەیکەن لە داهاتوودا دەبن بە کردارەکانت ئاگادار بێ هەڵبژێریت. ئەمەی کە بینیتان کورتێک بوو لەسەر کۆلێژی دەرمانسازی هیواداری ئیسفادی تەواوەتی بۆ ئێوە هەبوو بێت و دڵنیا بن تیمی پارێزەری خوێندکاران لە سەرەتای ساڵ و تاکو کۆتایی ساڵ ئەم هاوکار و ئەم هاوخەمتان ئەبن و ئەتوان هەموو کێشەکانتان و هەموو پرسیارەکانتان بۆ ببرن.